کانسارد گوند لە کۆندا و گەڕەکێکی دەربەنیخان لە ئێستادا پاژەوەی کەوتنە ناو نەخشەی شارەکەەوە کێشەی زۆریان بۆ دروست بووە لەوانە بەشێک لە زەویەکانیان بار خزمەتگوزاری دەکەوێت و قەرەبووکردنەوەیان وەک پێویستیە لە ئەساسە سەت و دەناوە پاڵفتیان کردە ماتۆ هەشتا ناوی کاتی خۆی هەفتاهشت بەعز ڕوخانێتی کەلاوەکەی هەشتا ڕوخانێتی کەلاوەکەی ماتۆ ڕۆین کەلاوەکەی بادێکی کە فەقیروە لایەنداوە خراویا کردە شوێنەکەیان نێڵانیوەی کەلاوەکەی ماتۆ لە ماوەی 10 ساڵای ئەمە تێن و ئەچین هەموو ڕۆژێ چوومەتە لای وەزیر 3 جار ئەمری وەزارەتم هاوردووە 3 جار چوومەتە لای حاکم ماجید کتابم بۆ هاوردن ئیسایش دوای 12 ساڵی تێژن وڵایەوە هیچتان ناکەوێت شیش شوبلتان ناکە شوێن کەلاوەکەمان ما بەعز ڕوخانێتی ئەمان داگیریەکەن قایمقامی قەزای دەربەنیخان لە ناو خۆپیشاندانی بەشێک لە دانیشتوانی گوندی کانسار دەڵێت دەسەڵاتی قەرەبووکردنەوەیان لای ئێمە نییە و تەنها دەتوانین نووسراوەکانیان کە ساڵێکی بەسەردا ڕۆیشتووە بۆیان نوێ بکەینەوە ئەم گوندی کانیسار کە ئێستا کەوتۆتە ناو شارەوانی سلێمانیەوە یاسایەکی لەسەرە کە ئەوانی ئەو گوندانەی کە کەوتونەتە حالەمی شارەوانیەوە ئەگەر شوێنخانەکانیان ماوە ئەگەر شوێنخانەکانیان بەرجادە و ڕێگاوبان و خەدەماتی گشتی کەوتووە و مەکتەب و خەستەخانەوە ئەوانە قەرەبوو بکرێنەوە حاکم چەند ساڵە لە ئیشی تیاکە هەشتا فایلی پاک و پوخت کردووە بەڵام ساڵی بەسەراتی پڕێبێ نوێ بکرێتەوە نردویانەتەوە بۆ نوێکردنەوە سوئی تەفاهومێکە بوو لە بینیوان لیژنەکان بچن کەشفی نوێ بکەن یانیکن کە ئەبێ بیکەن ئێمە فەرمانمان پێکردن کەشفەکان دەست پێ بکەنەوە فایلەکان نوێ بکەنەوە و بینێرنەوە بە محکەمەی سلێمانی بەڵکو بڕیارێکی لێبا دانیشتوانی گەڕەکی کانیسارد بۆ ئەوەی داوای مافی خۆیان بکەن زەویەکانیان بۆ بگەڕێنرێتەوە کە پێشتر دەڵێن بە پارە کڕیویانە خۆپیشاندانیان ئەنجام داوە و پێیان وایە مافەکانیان لە لێواری لە ناوچووندایە بۆیە بە خۆپیشاندان داوای دەکەن و دەیانەوێت مافەکانیان بۆ بگەڕێنرێتەوە ڕێبین محەممەد شارپرێس دەربەنیخان